بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 20 ساڵ لە شەڕ ئەمریکا لە ئەفغانستان دەکشێتەوە. دوای دەستپێکردنی پرۆسەی کشانەوەی هێزەکانی ئەمریکاش لە ئەفغانستان بزوتنەوەی تاڵیبان لە پێشڕەویدا و لە ئێستادا لە 85 خاکی وڵاتەکەی کۆنتڕۆڵ کردوتەوە. بەرپرسانی ئەمریکا ئاماژەیان بەوەداوە تاوەکو 11 ئەیلولی ئەمساڵ دوا سەربازیان لە خاکی ئەفغانستان دەکشێننەوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین هۆکاری شکستی ئەمریکا لە ئەفغانستان بۆچی دەگەڕێتەوە، بۆچی کشایەوە، هۆکاری بەهێزبوونەوەی تاڵیبانیش چییە؟ ئایا دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بە هەمان شێوەش ئەمریکا هێزەکانی لە عێراق دەکشێنێتەوە؟ لەگەڵ مامێ. دوای 20 ساڵ لە شەڕی ئەفغانستان ئەمریکا بە شکستەوە ئەو وڵاتە جێدەهێڵێت. دوای ڕێکەوتنی لەگەڵ بزوتنەوەی تاڵیبان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیاری داوە تەواوی هێزەکانی کە ژمارەیان 2500 سەربازە تا 11 ئەیلولی ئەمساڵ بکشێنێتەوە. بەرپرسانی ئەمریکا باس لەوە دەکەن لە ئێستادا لە 95 هێزەکانیان لە ئەفغانستان کشاندووەتەوە و بەر لە 20مین ساڵیادی ڕووداوەکانی 11 سێپتەمبەر بە تەواوی لە وڵاتە دەکشێنەوە. بەپێی ناوەندەکانی توێژینەوە لە ئەمریکا لە شەڕی 20 ساڵی ئەمریکا لەگەڵ تالیبان و قاعیدا تێچووەکەی 3 تریلیۆن دۆلار بووە. دوای دەستپێکردنەوەی کشانەوەی هێزەکانی ئەمریکاش بزوتنەوەی تالیبان بەردەوامە لە کۆنتڕۆڵکردنی ئەفغانستان. بە پێی وتەی بەرپرسانی تالیبان لە ئێسادا دەستیان بەسەر 185 خاکی ئەفغانستاندا گرتووە بە جۆرێک سنوورەکانی ئەفغانستان لەگەڵ ئێران، تاجیکستان و تورکمانستان و چین و پاکستان لەژێر کۆنتڕۆڵی ئەم بزوتنەوەیەدان. لە هەمان کاتیشدا بەرپرسانی سیاسی بزوتنەوەکە لەگەڵ بەشێک لە وڵاتان لە گفتوگۆدان سەبارەت بە ئایندەی ئەفغانستان. بەرپرسانی بزوتنەوەی تالیبان ئاماژەیان بەوە کردووە ڕێگە نادەن داعش و هیچ گروپێکی دیکەی چەکداری لە وڵاتەکەیان هەبێ و حکوومەتێکی ئیسلامیشدا دەمەزرێنن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 2001 دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەر هێرشی کردە سەر ئەفغانستان و حکومی تالیبانیان ڕووخاند. بەڵام دوای 20 ساڵ ئەمریکا لە جەنگەکە دۆڕا و جارێکی دیکە تالیبان دەچێتەوە دەسەڵات. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز بۆ قسەکرد لە سەرم پرسە میوانداری ڕێک لە بەڕێزان دکتۆر لوقمان حەکیم مامۆستای زانکۆ هەروە دکتۆر ئیبراهیم محەممەد بەڕێزیشان مامۆستای زانکۆ و شارەزای سیاسەتی نێودوڵەتی سوپاسی ئامادەبوونیان دەکەین. کاک دکتۆر لوقمان بەخێر بێگە سەرتە لە بەڕێزتانەوە دەست پێ بکەین قسە لەسەرەوە بکەین. بەڵێ دوای 20 ساڵ لە شەڕی ئەفغانستان بۆچی ئەمریکا لە وڵاتە ئێستا دەکشێتەوە؟ هۆکاری کشانەوەی ئەمریکا لە وڵاتەچی؟ بێگومان بابەتی ئەفغانستان بابەتێکی زۆر ئاڵۆزە و یەکێکە لە کێشە ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر حکوومەتدا تەماشایکەین بۆ ئەوەی کە لە دوای ساڵی 1950 گۆڕانکاری بەسەر نەخشەی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتووە و لە دوای ساڵی 91 بەدواوە جۆرێک لە جۆرەکان ئەم نەخشەیە بە فراوانی ئاسیا ئەفغانستانشی تێکەوت. دوای ڕۆخانی سۆڤێت یەکێک لە هەنگاوەکانی ئەوەی کە ئەمریکا ویستی ئەو دوژمنەوە هەمی کە لە فەلسەفەی سیاسی خارجی ئەمریکیدا بەوەی بە دوای دوژمنێکی وهمیدا بگەڕێن لە ناوچەکەدا دوای ڕۆخانی سۆڤێت قەرار بوو سین بێ، بەڵام بە حکمی ئەوەی کە کۆمەڵی فاکتەری گرنگ وای کرد دوجار ئستقرار لەسەر پێگەی ئەفغانستان دیاری کرا. ئەو پێگەی کە بۆ ئەو نەخشەی کە لە ساڵی 1970 دانراوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەوەی کە جۆرێک لە جۆرەکان ئەمنی قەومی ئەمریکی چۆن پارێزراو بێت، ئەمنی ئیسرائیل چۆن پارێزراو بێت و زائیدن تاقە کە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ئەمریکا بۆ خۆی محتاجی نەوت نەبێ ئێستا وەکو تاقە، بەڵام نێڵێ بکوێتە دەستی نێارەکانی یاخود دوژمنەکانی بەتایبەت ئەمڕۆ کە سین عملاقی اقتصادی عالەمیە جۆرێک لە جۆرەکان ئەگەر چەکێک هەبێ ئەمریکا بتوانێت ئەو ڕۆڵە ببینێت کە سین مەحرومکە لە کۆمەڵی پێگەی جۆرافی بۆ بەدەستیانی تاقە ئەلەوێ سەرچاوی گرتووە. ئاڵۆزیەکان لەوێەوە سەرچاوی گرتووە کە سین ئێستا وەکو ئەملاخێکی اقتصادی هاتووەتە ئاراوە. 20 ساڵ استنزافی ئەمریکی لە ئەفغانستاندا
بەرهەمەکەی جۆرێک لە جۆرەکان خەریکە سین دەیچینێتەوە. رووسیا جۆرێک لە جۆرەکان هاتنەوەی وەکو هێزی بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست لە مەسئلەی ئۆکرانیاوە، لە مەسئلەی سووریاوە، لە مەسئلەی کۆمەڵێ کێشەی لاوەکی کە جۆرێک لە جۆرەکان پەیوەستە بە رووسیاوە لە ئەفریقیاوە لە لیبیا بە تەحدید. ئەم هاوکێشەیە هەموو وای کرد کە ئەمریکا جۆرێک لە جۆرەکان بی لەوە بکاتەوە کە گەمەیەکی نێودەوڵەتی تازە وەرچەرخانێک لە سیاسەی دەولیدا. لەبیرمان نەچێ شەڕی گیانی یەکەم کاتێک ئەمریکا داخڵ دەبێت کە بە خازانجی ئەو دەشکێتەوە دوای دەستپێکردنی 2 ساڵ شەڕ لەوێوە دەست پێ دەکا کە ئەمریکا دێتە ناو معادلەکەەوە و شەڕی گیانی دووەم بە هەمان حاڵەت ئەو حەماقەتەی کە ئەیابان کردی بەرامبەر بە لێدانی ستۆلی هاربەر ئەگەر ئەوە نەبووایە ئەمریکا بەو پروزێ داخلی شەڕ نەدەبوو. وی ئێستا ئەگەر هاوکێشەکە بەو شێوەیە تەفسیر بکەین جارێکی تر ئەمریکا بی لەوە دەکاتەوە کشانەوەیەک لە ناوچەکەدا بۆەوەی ئەو ململانیە نێودەوڵەتیە و هەرێمایەتیە کە ئەو پێگەی کە ئەمریکای ئالۆز کردووە و ئەسنزافی مادی و معنەوی لە ناوچەکەدا پێکەیشت ئەو هەرێمە جارێکی تر بگاتەوە ئاگەر بۆ نارەکانی هەرێک لە رووسیا و هەرێک لە سین و هەرێک لە تەنانەت ئێرانشی پێوە بێ و بۆیە بە بۆچوونی من کۆناغێکی دەستپێکە بۆ ئەوەی ئاڵۆزیەکی گەورەتر لە ناوچەکە دەست پێ بکاتەوە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاریە لەوەی کە استراتیژیەکی تازە بەکاربێنێ کە ئەمریکا دواتر بەرهەمەکەی بکاتەوە. بەس ئێستاوەی ئێستا کشانەوەیە یاخود هەڵاتنە ئەوەی کە ئێستا ئەمریکا لە ئەفغانستان دەیکات بە مەفهومی استراتیژی تەڵان دۆڕانە. ینی ئەوە لە بیرمان نەچێ وڵاتێک دوای 2 دەیە لە ئەفغانستاندا 2500 قوربانی داوە نزیکەی 2 تریلیۆن و 200 میلیارد دلار زیانی بەرکەوتووە ئەستنزافی مادی کردووە. ئەگەر لە شکستان نەبێت ناوی بنین چی ڕەنگە ئەمە تەنیا ئەو شەیە هەڵبگرێکە جۆرێک لە جۆرەکان کە پاشەکشەیەکی پێشوەختە لەگەڵ تالیبانە ڕێکەوتووە ڕەنگە بۆ ئایندەیەکی دووتر تێبگەین کە ئەمریکا چونکە ئەو کۆبوونەوەیە کە لە قەتەر کرا لە نێوان ئەوەی کە ساز کرا لەگەڵ تالیبانە تا ئێستا مەلامحەکانی وازەح نین ئەمریکا لەگەڵ تالیبانە لە قەتەر لەسەر چی ڕێکەوتون. ئایا ئەمە دەبێتە هۆکاری ناوخۆی ئەفغانستان بە جۆرێک لە جۆرەکان شێوازێکی نظامی سیاسی پێکەوە ژیان لەگەڵ لاینەکانی ترا بەرقەرار بێ یاخود ئەوەی کە مەرحەلەیەکی تازەیە بۆ هەڵگیرسانی شەڕێکی ناوخۆیی لە ئەفغانستاندا و تێوەک لە گلانی وڵاتانی هەرێمایەتی لەوێ بەتایبەت سین و رووسیا. سوپاس دەکەم کاک دکتۆر. کاک دکتۆر ئیبراهیم جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم سەبارەت بە کشانەوەی ئەمریکا و تۆ شاوڕێی لەگەڵ دکتۆرەوەی کە هەیە بڵێن دۆڕانەوەی کە ئێستا ئەمریکا لە ئەفغانستان ڕوبەڕووی بۆتەوە بەوەی کە 2300 سەربازی کوژراون 20,000 بریندار هەیە لە ڕیزەکانی نزیکەی زیاتر لە 2 تریلیۆن دلار خەرجی هەبووە لەو شەڕە 20 ساڵەیە کە ئێستا دەکشێتەوە. بەڕێی خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێز بۆ بینێنانی کەناڵی پەیام بۆ میوانە بەڕێزەکەشتان ئەوەی کە لە پرسیارەکە بڕستان حاڵی بووم کە هۆکاری کشانەوەی یان بۆچ ئەمریکا دەکشێتەوە دوایەوەی کە زەرەری گیانی و هەروەها زەرەری مادیشی کردووە پارێکی زۆری بەخشیوەتەوە لە ئەفغانستان. هەڵبەت لەبیرمان نەچێ کۆتا و تاری جۆزیف بایدن جۆ بایدنی سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وتی ئێمە چوونێتە ئەفغانستان بۆ ئەوە نەچوونکەوە بیناینەتەوە یەک بکەین لەوێ بۆ ڕۆشتون کە دەژایەتی و سامان بەلادن و قاعیدە ئەو کەسانە بکەین کە 11 سپتەمبەریان دروست کردووە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. کابەتە دەگەین و دەرەنجامی کە ئەسڵەن هاتنی وڵاتی یەکگرتووەکانی بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ ناو خاکی ئەفغانستان بۆ ئەوە نەبووە کاو بەردەوامی لێ بمێننەوە و بەردەوامی بدەن بە مانەوەی خوان لە ئەفغانستان بۆ شتێکی استراتیژی هاتوون 20 ساڵە لەبێن و دوایی شەکان بەدەست هاتووە دەگەڕێنەوە. واتە بەواتایکی تریش ئەوان نەهاتوون بینایی وەکو خوان وتێن بیناینەتەوە یەک بکەن لە ئەفغانستان و دەوڵەتێکی بۆ دروستکەن لە هەمان کاتا کاریگەریان هەبووە لەسەر ئەو بارودۆخە. لەلایەکی ترەوە توانم ئەوە بڵێم کە بوونی عامیلی خارجی بوونی هێزێکی دەرەکی کە دێتە ناو خاکی وڵاتێکی ترەوە وەکو ئەفغانستان و کە دابەشبوویەکی زۆری تێدایە دوو ڕەهەندی سەرەکیە ڕەهەندێکی سلبی هەیە ئەوەی کە ئەم دەبێتە داگیرکەر ئەو دەوڵەتە و هەروەها کە کاردانەوەی خراپی لەسەر ئاسی ناوچەکە و هەڕاسی ناوخۆشدا دەبێت. وەلایەنێکی ایجابیشی ئەوەیە کە ئەتوانێت تا مودەیەک تا کاتێکی زەمانێکی دیاریکراو بتوانێت سیراعەکان ململەکانی ناو پێکاتانەی کە لە ناو وڵاتە هەن ڕابگرێ
نەکۆتایی بگەن چارەسەری بکە بۆیە وڵاتی گرتوەکان ئەمریکا لە مدەوی ساڵات توانیوێتی جۆرێک لە سیراع ململانەی نێوان ئەفغانەکان کە ئێستا بە حکوومەتەکەی ئەفغانستان کە حکوومەت کە ئەمریکاوانە ڕۆڵان هەبوو لەوەی کە دروست بکرێت و هەبێت لەگەڵ تالیبانە تو جۆرێک لە سیراعەکان کردوتەوە نەک ئەوەی کەوا نانهێشت بێت بەدەل لەم دوو سیراعێکی قەبەلی سیراعێکی دابژبوویکی تر ئەفغانستانە هەیە ئەم سیراعانە وای کردو بەڕاستی ئەفغانستان هێشتا لە قۆناغێکدا بێت کە نتوانێت کۆمەڵێک موسساتی سەرەکی کە بۆ بەڕێوەبردننی دەوڵەتێکی بێت شوێنی خۆی پێ بگرێت لە ئەفغانستانە کە بینیمانە چەند ڕۆژی ڕابردووە هێزەکانی ئەمریکا هەڵپەیمانەکانی کشانەوە تقریبا لە ساوک بازەکە لە ساعت 45 بۆ 50 خاکی ئەفغانستان کردو لە سەلات تالیبان ئەوان پێ دەڵێت کە سیراعەکانی ناو خاکی ئەفغانستان تەواو وڵاتی وڵاتیەکانی ئەمریکاش بۆ کۆتایی بۆ سیراعان ململانانە بێن ناو خۆی بێنێن بەڵکو ئامانجێکی هەبووە کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ڕوبەڕی تێرۆریستی بۆتەوە بۆکو خۆیان ئاماژەی پێ دەکەن و بۆ ئەمەش هاتوون و ئەوەشان بەدی هێناوە و ئەو بۆ مدەیەکی زەمەنی بەدەستێناوە بۆ ئێستا مانەوەیان لە وڵاتی لە ئەفغانستان و وڵاتی گرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بە زیادە ئەزان و دەگەڕێنەوە وڵاتی خۆیان باشە بەس ئەوەی دەکرێت وەکو دۆڕان هەژمار بکرێت دوای و خەرجێ زۆرە کە خۆیان پێشتر ئاماژیان بەوە دەکرد کە بە حسابی خۆیان حکوومەتێکی دموکراسی و ئەوانە بۆ ئەفغانستان بنیاد دەنێت بەڵێ سەبارەت بەوەی کە پێ دوای ئەمە دۆڕانی ئەوەی کە ئێستاوان ڕوبەڕووی بنێتەوە بە تایبەتی سەرۆکی ئەمریکاش ئاماژەی بەوە کردبوو کە تالیبانی ئێستا بەهێزترە لە تالیبانی پێشووتر پرسیارەکەت نەگەیشتم نازانم چۆن وەڵامت بدەم و کە شتێک نەگەیشتم ناتوانم وەڵامت بدەم بۆیە کۆنترۆڵ و سەوتە باشکەن سوپاسیان دەکەین بەڵێ دەگەرم وڵات دواتر دکتۆر کاک دکتۆر لوقمان سەبارەت بەوەی کە ئەفغانستان بڵین هۆکاری چیە کە زۆرێک لە زلهێزان لە ئەفغانستان ڕوبەڕووی مەترسی بوونەتەوە یاخود ڕوبەڕووی شکست بوونەتەوە کۆمەڵی هۆکار هەیە یەک لە هۆکارەکان پێکاتیا ئەرخی ئەفغانستان ئەگەر تەماشا بکەین پێکاتێکی وەکو کۆمەلگا وەکو دەوڵەت ئەوەی کە لە مستەڵحی سیاسیە لە جۆپۆلیتیکا پێی دەڵێن دەولە الحەبیسە واتە دەوڵەتێکی داخرا و هیچ دەواازیکی لە جگە لە سنوورەکانی وڵاتانی دراوسێ چی لەگەڵ ئێراندا و چی لەگەڵ پاکستاندا و لە چی لەگەڵ تاجیکستاندا و لە تورکمانستاندا تەنیا ڕێگایەکەوەی کە ئەو دەواازانن کە لە ڕێگای ڕسمی دەوڵەتەوە تە دەوڵەتێکی داخراوە زایدن ئەو پێکاتە قەبیلی کە پشتۆن وەکو پێکاتێکی سەرەکی ئەفغانستان لە 1990 پێک دێنێ و بێگومان لە ڕووی عەرقیەوە لە ڕووی دینیەوە سونەن زایدن وجودی لە سەتادە تقریبا وجودی شیعە هەردوو باڵەکەی ئیسماعیلی و پێکاتەکانی تری پێکاتەی ئەوەی کە فاتمی و کۆمەڵێ ڕەگەز کە لە دوای داخلبوونی ئێران لە ناوچەکەدا کۆمەڵێک لایەنگری شیعە ئێستاکە بە تەواوەتی ئەوە تا لە سووریا دەیانبینین ئەو هێزانن کە لە ئەفغانستانەوە هاتوون بۆیە ئەمە هۆکارە وای کردووە کە ئەفغانستان وەکو پێگەیەکی جوغرافی کە بۆ هاوکێشەی هەریەک لە سین و رووسیا من وەکو ئاماژەم پێکرد حەڵقەیەکی زیندووە بۆ لێکدانی ئەو دوو جەمسەرە لەلایەن ئەمریکاوە چەند وڵاتی زلهێز لە ئەفغانستان لە مێژودا ڕوبەڕووی شکست بوونەتەوە وڵاتانی زلهێز بوون سێ جار بریتانیا تەجروبەی شکستی لە ئەفغانستاندا هەیە بە درێژایی مێژوو دوجاریان ساڵی 1929 کە بە تێکشکانێکی یەکجار گەورە و ساڵی 1960 و ساڵی 1970 واتە لە مێژووی بریتانیا ئەو وڵاتی کە سەردەمانێک پێی دەوترا دەولە التي لا تغیب عن الشمس سێ جار شکستی سەربازی و شکستی وجودی داگیرکاری لە ئەفغانستاندا بۆ بحکمەوەی کە ئەفغانەکان بۆ خۆیان دژی داگیرکارین وەکو پێکاتێک وەکو ڕەگەزێکی سەربازی ئەو هەژمونیان هەیە دواتر ئەوە دەبینین لە داخلبوونی سۆڤێتەکان بەچی شکستێک دەرچوون و تەجروبەی ئەمریکیەکانیش لە دوای سۆڤێتیش لە 1985 کاتێ داخل بووە ساڵی 1989 بە تێکشکاوی دوای تقریبا ئەگەر بگەڕێنەوە پێش داخلبوونیشی هە لە سەردەمی ئەو حکوومەتەی کە شای ئەفغانستان لە ساڵی 1970 دەڕۆخێ و دواتر نەجیب الله حکوومەتێکی
سەر بە سۆڤێت وەکو نظامێکی سیاسی شوعیدا دەمەزرێت و ئەمە وا دەکا کە لەوێ ئەفغانستان ڕوبەڕووی داگیرکاری سۆڤێتیش بێتەوە و بینیمان سۆڤێت چۆن بە تێکشکاوی لە ئەفغانستان دەچێتەوە دواتر تەجروبەی ئەمریکا بە هەمان حاڵەت بۆیە ئەو تەجروبەی کە 20 ساڵی ئەمریکا کە ئێستا دەکشێتەوە ئەتوانین بڵێن ئەو هاوکێشەیە کە چۆن سۆڤێتەکان بە دەردی تێکشکان لە سۆڤێت دەرکرا لە ئەفغانستان دەرکران هەمان تەجروبە دووبارە دەبێتەوە بۆ ئەمریکیەکان کەواتە من ئەوەندە جارێکی ترەوە تاکی دەکەمەوە بارودۆخی ئەفغانستان ئەوەندەی کاریگەری دەرەکی لەسرە ئەوەندەی ناوخۆ ڕەنگە کەمتر بێ ڕاستە لایەنەکانی ناوخۆ جۆرێک لە جۆرەکان پێکدادان و لە نێوان هێزە ڕکابەرەکانی یەکتر پێکدادان هەیە بەڵام ئەوەندەی کە بەرژەوەندیە زلهێزە ئەقلیمیەکانی ناوچەکەی و کاریگەری هەیە لەسەر ئەوە ئەوەندە ناوخۆ کاریگەری نییە تەماشای ئێستا ئەو ململانەیەکە لە نێوان سین و ئەمریکا لە ڕووی ئابوووریەوە هاتوۆتە ئاراوە لەبیرمانە کاک حەکیم ئێستا کێشەیەکی گەورە هاتوۆتە ئارەوە پرۆژەیەکی گەورە هاتوۆتە ئارەوە من پێم وایە بە قەنەعەتی خۆم ڕەنگە ئەم هاوکێشەی ئەمریکا لە پێناوی ئەو حاڵەتەدا بێ ئەوەی کە پێی دەڵێن ڕێگای ئەوریشم کە سین بەتەمایە وابەستنەوەی سین وەکو بازار بە بازاری ئەوروپاوە هەر لە ڕێگەی ئەفغانستانەوە و پاکستانەوە دواتر ئێران و هاوکێشەی عێراق ئێستا مساعدە و هاوکێشەی سووریا ئێستا بۆ ئەو ڕێگایە مساعدە بیرکردنەوەی ئەمریکا لەم قۆناغەدا لە دوو جێگا نەخشەی بۆ ڕاکێشەوە لە عێراقدا ئەوە تا دەبینین حکوومەتی کازمی ئێستا ئەو کۆبوونەوەی کە لە نێوان هەرێک لە ئوردون و لە مەسر لە عێراق لە هەفتەی پێشوودا سەردانی مەلیک ئوردون و سەردانی سەرۆکسیسی بۆ عێراق بۆ کاملکردنی و پرۆژەیە کە پێی دەڵێن پرۆژەی بەستنەوەی عێراق بە بازاڕی ئەوەی کە پێی وتراوە مسر و ئوردنەوە هاوکێشەکەی ترەوەی کە بۆ تێکشکانی ئەو هێڵی کە ناو هێڵی حەریر کە لە مێژوودا ناسراوە بە هێڵی حەریر سین دەبەسێتەوە بە ئەوروپاوە کە سین تەمەنایەکی و هەوڵێکی بێشماری داوە زۆرێک هەوڵیدا لەگەڵ عێراقیەکانە ئێران لە مانگی ڕابردوودا بە بڕی 25 میلیارد دلار لەگەڵ سینە ڕێکەوتنیکی واژۆ کردووە و دواتر ئەو فاکتەرانی کە پاکستان ئێستاکە هێڵێکی زۆر فراوان کراوەتەوە لە نێوان سین و پاکستانە بۆیە بژاردەی ئەمریکا بۆ تێکشکانی ئەم پرۆژە ئابوووریە ئەوەندەی ڕەبتی بە پرۆژەی انسحابی ئەمریکا لە ئەفغانستاندەیە بۆ تێکشکانی ئەو بازاڕە گەورەیە کە سین خەونی پێوە دەبینێت کە بتوانێت بگاتە ئەوروپا و بە هەژمونی ئابووری جارێکی تر بتوانێت ئەمە دروستکە من پێم وایە ئەمە فاکتەرێکی گرنگە بۆ ئەوەی تالیبان بتوانێت ئەو هاوکێشەی لە ئەفغانستان کۆنتڕۆڵکە و لە بیرمانە چێت کێشەی سین کێشەی ئیغۆریەکان لەوێ عاملێکی مساعدە بۆی ئەفغانیەکان بتوانن ئەوە زیندوو بکەنەوە جۆرێک لە جۆرەکان و کێشەی پاکستان هێن دەبینین لە نەتیجەی کێشەی کشمیری ئەزەلیدا کە لە ساڵی 1949 بەدواوە دوای ئستقلال بوونی پاکستان جۆرێک لە جۆرەکان ئەوە هێشتانە زیندووە چارەسەر نەبووە کێشەی کشمیر و بەمان حاڵەت کێشەی ئێرانی شۆک و فاکتەرێک ئەگەرچی ئێران ئێستا کە جۆرێک لە جۆرەکان هەوڵ دەدرێت ئەو کۆبوونانە بە قازانجی خۆی بشکێنێتەوە وی قسە لەسەر ئەوەیە کە کۆبوونەوەکانی قەتەر کە تالیبان و ئەمریکا کردویانە جۆرێک لە جۆرەکان لاوازکە بە قازانجی خۆی هەفتەی پێش و کۆبوونەوەی قەتەر لەگەڵ ئێرانە لە تاران کرا لە مۆسکۆ جارێکی وەفدی تالیبان و ئێران لە تاران کرا و وەفدی تالیبان لە مۆسکۆ تا ئێستاش بەردەوامە و تەنانەت قسە هەیە لەسەرەوەی وەفدی تالیبان سەردانی سینیشی کردووە بۆی ئەم هاوکێشەیە جارێکی تر ئەوەندەی کە هاوکێشەیە کە پەیوەندی بە سیاسەی دەولیەوەیە بۆ داڕێشتنەوەی جارێکی ترکە لە بیرمانەچی ئەمریکا ئێستاکە لە بەردەم قۆناغێکی هەستیاردایە سین هاتوۆتە مەیدان و ڕووسیا هاتوۆتە مەیدان بۆ ئەوی بتوانێت جۆرێک لە جۆرەکان ئەم قۆناغە درێژە پێ بداوە بربەست لە دروستبوونی و هەیمنە سینیە اقتصادیەدا بکات تەنگ و چەڵامەیەکە کە تالیبان ڕەنگە جارێکی تر ڕۆڵ ببینێتەوە و ئەزمەیەکی خانق بۆ سینیەکان و بۆ رووسیا دروستکاتەوە لەو ناوچانە لە بیرمانەشی ئاسیای ناوەڕاست چوار وڵاتی فاکتەرێکی گرنگە بۆ ئەوەی کە رووسیا ماندوو بکرێ بۆ مۆزوع وەسین بە هەمان حاڵەت ئیگۆریەکان وکو ئاماژەم پێکرد بۆیە ئەمە فاکتەرێکی گرنگە تالیبان دەبێتە وەرچەرخانێک لە سیاسەی دەوریدا بۆ قۆناغی داهاتوو باشە بەس ئەوەی کە ئەفغانستان ئێستا هاوسنوورە لەگەڵ ئێران لەگەڵ چین لەگەڵ تورکمەنستان لەگەڵ تاجیکستان لەگەڵ پاکستانیش هیچ کاریگەریەکی هەیە لە نزیکبوونی لە چین لە ئێران لە بڵێن یاخود رووسیاش پێشتر جۆرێک لە
نیگەرانی هەبوو هیچ پەیوەندێکی بە ئاسایشی رووسی وەیە لە خۆرەکاتێکە لەگەڵاوان هاوسنوور نییە؟ کێشەکە لەوەدایە قسە لەسەرەوە دەکرێت تالیبان ڕەنگە خوێندنەوەکان وا بۆی دەچن و بۆ خۆشی لە نەتیجەی ئەم 2 ساڵەی دوای کۆچی دوایی مەلا عومەر ئەوەندەی خوێندنەوە لەسەر تالیبان دەکرێت گۆڕانکاریکی تەنانەت ناوخۆی تالیبان شەهادۆتە ئاراوە. تالیبان ئێستا دەیەوێت بە دنیای دەرەوە بڵێت بە جیرانەکانی بڵێت بەو مەترسیانەی کە وڵاتانی هەرێمایەتی خۆی مەترسیان هەیەی جۆرێک لە جۆرەکان تەتمینی ئەوە دەدا کە ڕەنگە ئەو قۆناغە بەسەر چوو بێت. هەروەکوتم ئەو وەفدانی کە لە نەتیجەی ئەم ماوەیەدا سەردانی تارانی کردو و سەردانی رووسای کردو تا ئێستا وەفدی تالیبان بالمناسبە هێشتا لە رووسایە و سەردانی سنی کردووە جۆرێک لە جۆرەکان خوێندنەوەکان وا دەردەخەن کە تالیبان جیاوازە لە 20 ساڵی پێش ئێستای و تەنانەت ئەو خۆناغی کە ئێستا لە ناو تالیباندا لە نێوان دوو ئەگەردا هەیە ئایا تالیبان جارێکی تر دەچێتە شەڕی ناوخۆوەکەوەی کە بەرپا بوو پێشتر یاخود دەیەوێت حکوومەتێکی ئیتلافی یاخود لەگەڵ حکوومەتی مرکزی کە ئێستا لە ئارادایە چی دەکرێت بۆیە جارێ قسەکردن لەسەر ئەوە ئەمانە هەمووی تەخمیناتە و تەویلاتە بۆ ئەوەی کە ئایا ئەمانە ڕۆداسەکان هێشتانە جاریە لە بەڵێ وەفدی تالیبان باسییان لەوە کردبوو کە نابن هەڕەشە بۆ سەری چکام لە وڵاتانە بەسەکە رووسیا نیگەرانێکی هەبوو بێت کە ئێستا وەفدەکەشان لەوێ چییە نیگەرانێکە لە چیەوەی رووسیا؟ نیگەرانەکە لەوەیە کە رووسیا تێگەیشتووە هەژمونی سین و هەژموو و گەڕاندنەوەی هەیبەتی رووسیا جارێکی تر ئەمە ڕەنگە ئامرازێک بێ بۆ ئەوەی بتوانێت ئەو دۆخی کە لە نێوان بچکە بۆ یەکەمین جارە لە دوای دروستبوونی دەوڵەتی سینەوە لە ساڵی 1940ەوەی کە ماوتی سۆنگ و دواتر ساڵی 1975 وەکو بەرقەراربوونێکی سینی گەورە هاتوۆتە ئاراوەکو لە ڕووی اقتصادیەوە بەردەوام کێشمەکێشی ناکۆچی لە نێوان سین و رووسیادا هەبووە و ساڵی 1970 بەوەی کە ئەمریکیەکان زۆر زیرەکان نەتوانیان ئێقناعی سین بکەن بەوەی کە مەجلسی ئەم کورسی مەقعدەکەی بگەڕێنەوە لە تایوان وەریگنەوە بیدەن بە رووسیا بیدەن بە سین لە بەرامبەردا جۆرێک درز گەورەترکردن و نەچوونی سینیەکان بۆ لای رووسیەکان و فعلن تا ڕۆخانی سۆڤێت هاوکێشەی سینی رووسی ئەوەندە گەرمگوڕی پێوە دیار نەبوو بەڵام ئێستا قۆناغی گۆڕاوە لە زۆر فاکتەردا و لە زۆر جومگەی سیاسی دەولیدا سینیەکان و رووسیەکان هاوڕان و دژیان بە مەترسیەکانی هەژمونی ئەمریکا کردووە و جۆرێک لە جۆرەکان لە تەفاهماتی سیاسی دەولیدا چی لە سووریا و چی لە مەوزوعی ئەوەی کە لە ئاسیای ناوەڕاستە هەیە ئەو پێگە ئاڵۆزانەی کە لەلایەن ئەوانەی کە هەڕەشەن لەسەر ئایندەی ئەو پەیوەندیانە کەواتە قەدەری ئەوە بەسەر چوو سینیەکان و تەفاهماتی سینی رووسی جۆرێک لە جۆرەکان خەلەلی تێبکەوێ بۆیە بیرکردنەوەی ئەمریکا لەم بارودۆخەتە تەنیا ئەگەرێک بە قەناعەتی من ئەوەیە بتوانێت ئاڵۆزیکی تر لە ڕێگەی تالیبانەوە بۆ ئەوەی بتوانێت هەم لە ڕووی ئابووریەوە ئەو هێڵی کە باسم کرد تێک بشکێنێت و هەم لە ڕووی ئەو ئامانجە استراتیژی کە سینیەکان دەیانەوێت لە ڕێگەی اقتصادەوە بتوانن هەژمونی رووسیا لە ناوچەکە بەهێز بکرێت کۆتای پێبێن. باشە بە سەبارەت بەوەی کە ئێستا هۆکارێک کە تالیبان لە ماوەیەکی نزیکدا خوان دەڵێن ئێستا لە 1985 خاکی ئەفغانستانیان کۆنتڕۆڵ کردووە ئەو پاشەکشەی هێزەمنیەکانی حکوومەت دوای ئەوەی کە ئەمریکا خۆیان باز دەکەن ڕاهێنانیان پێکردن بۆ لەنجامی چییە؟ یعنی ئەمە بۆ خۆی پرسیارێکی زۆر بەجێیە تەقدیرات وایە کە ژمارەی سەربازی ئەفغانستانی وەکو حکومی خۆی لە 350,000 ئەفراد دەبینێتەوە لە بەرامبەردا ئەوەی کە تەقدیر 350,000 سەربازی ئەفغانی کەوەی کە وەکو دەوڵەت لە بەرامبەردا 60,000 ئەوەی کە تەخمین دەکرێت بۆ چەکدارانی تالیبان ئەمە جێی پرسیارە لە خلالی مانگێکدا 350,000 سەربازی ئەفغانی تەنانەت لە سنووری تاجیکستانەوە بە هەزاران سەرباز تەسلیمی تاجیکستان دەبێت و چەک فڕێدەدا یعنی ئەمە پرسیارە بۆچی نەتوانێت حکوومەتێک وەزارەی دیفاعی ئەفغانی و حکوومەتی ئەفغانی بە 350,000 و ئەو هەموو کەرەسە سەربازیە و ئەو هەموو توانە چەک و تەقەمەی کە ئەمریکا لەوێ بەجێ هێڵاوە بەڵام لێردا پرسیارێکەیە زۆرێک لە مەخازنە گەورەکانی ئەمریکا لە ئەفغانستاندا وەکو خۆی بەجێ هێڵاوە بۆ بێ ئەوەی کە یەک
فیشەکێکی یاخو ئەو چەکە قورسانەی کە بۆ مەیدانی شەڕ لە ئایندەدا بەکاربهێنرێت هەمووی بەجێهێڵاوە. یعنی ئەمە جێی پرسیارە ئایا مەرامی ئەمریکا بۆ بەجێهێنانی ئەو هەموو مەخازنە گەورانە چەکانەی بەڵێ بەڵگەی ڕسمی هەیەکە دەیان و سەدان مەخازنی چەکی بە زیندوێتی و چەکی قورس و چەکی مامناوەندی جێهێڵاوەتەوە بۆ ئەواتە وەکەوەی کە حاڵەتی مووسڵ چۆن بینیمان حکوومەتی عێراقی کە هەمووی جێهێڵاوە ئەو ملیارد دۆلارەکە لە بانقی مووسڵا دەبوو ژێ دەبوو ڕۆژێ پێشەوە بۆ سەحبی نەکرد بۆچی دوای ڕۆژی دوایین داعش دێت و بەدەست ئەو پارەیە لە مووسڵادێ هەمان حاڵەتەکە هەمان سیناریۆکە لە ئەفغانستان جا ئەمریکا دووبارە کردوتەوە. ئەوەی کێستە بەس تاڵیبانەکە وەکو هێزێکی چەکدار ڕوبەڕووی ئەمریکەکان بێتەوە هێزی تر نەماوە ڕەنگە ئەوەی کە توانای سەربازی هەبێت بۆ خۆ دەزانین لایەنە ناکۆکەکانی ئەفغانستان زۆرن و ئەو هێزە قەبەلیانە و ئەو زۆرن بەڵام ئەوەی کە کاریگەر بێت تالیبانە و ئەوانی تر لێرە بەدواوە ئەمریکا ئەگەر وەکوتم هاوکێشەکە ئەوەیە ئەگەر ئەمریکا نیازێکی پاکی هەبێ بۆ ئەوەی کە بکشێتەوە و ئەفغانستان بێڵێ بۆ ئەفغانەکان خۆیان تەقریری مەسیری خۆیان چارەسەرکەن و جۆرێک لە حکوومەتی ئیتلافی دروست دەبێ یاخود ئایا لە بەرامبەردا ئەوە پێچوانەی ئەوە ئایا تالیبان بیلەوە دەکاتەوە کە بە شەڕ کابل داگیرکاوە حکوومەتەکە تەفروت ناکەوە لەوێەوە شەڕینەوە هۆ ئایا درێژە دەکێت ئێمە لە بەردەم ئەگەرە داین جارێشتانە معلومەکانی وازەح نییە هیچ مەترسێکی بۆ حکوومەتەکە بەڕێز دەڵێ پێکاتی عشیرەتگەری و خێڵەکیەوەوانە لە ئەفغانستان و کوانژەم پێکرد لەبەرەوەی کە زۆرینەی پشتۆن 90 پشتۆنە و هێزێکی کاریگەری سەربازی لای ئەوانە لە بەرامبەردا هێزەکانی تر ڕەنگە نەتوانن بەڵێ بەڵام لە بەرامبەردا ئایا تالیبان کە دێتە مەیدان لە ناو خودی خۆیدا ئەو هێزانە ڕێک دەکەون کە چۆنیەتی ممارەسەی دەسەڵات بدروستکەن ئایا ڕێگە دەدێت کە انتخاباتێکی تازە دروست بێتەوە چونکە بە درێژایی ئەم قۆناغا دەبینین لە ساڵی 79 بەدواوە ئەفغانستان استقراری سیاسی بەخۆی نەبیوە بۆیە وەکو جارێکی دەڵێمەوە ئەفغانستان لە بەردەم دوو ئەگەردایە تالیبان ئایا بە عقلێتێکی دروستکردنەوەی دەوڵەت دێتەوە بە ڕاستە بە دیدگایەکی ئیسلامی خۆی وەکەوەی کە دەڵێن نەخشە ڕێگاکە بێ بەڵام ئایا مشارەکەکردنی ئەحزابی تر و انتخابات دەکرێت ئەمە پرسیارشتان وەڵامەکەی ڕوون نابێتەوە هیچ پێشبینی کراوە ناوەندەکانی توێژینەوە ئێستا حکوومەتەکەی ئەشرەف غەنی بڵێن حکوومەتی ئەفغانستان چەندی تر بتوانێت خۆی ڕابگرێت لە بەردەم ئەو پێشڕەویەکی ئێستا تالیبان دەیکات یعنی ئەگەر لەسەر نەخشەی تابلۆی ئەم قۆناغە بگرین لە خلالی ماوەیەکی کەمدا ئێستاکە ڕەنگە قورس بێ بتوانێت مقاومە بکات ئەوەی تالیبان ئەوەی کردوتی لە ڕووی سەربازیەوە زۆر زیرەکانە هاتووە جارێ هەموو مەعابرەکانی وڵاتانی دەوروبەری وەکو ئاماژەی خەڵەسنووریەکانی لەگەڵ رووسیادا هەرێک لەگەڵ ئێراندا و هەرێک لەگەڵ پاکستاندا و لەگەڵ تاجیکستاندا جارێ لەوێەوە کۆنتترۆڵی ئەوی کردوە تا ئێستاکە جۆرێک لە جۆرەکان ئەفغانستان ئەگەر لە ڕووی سەربازیەوە ڕەنگە توانین بڵێن سقوتی کردو چونکە لە 185 خاکی ئەفغانستانی داگیر کردووە و پێگە استراتیژیەکانی داگیر کردووە هێشتانی داخلی شارە گەورەکان نەبووەتەوە ڕەنگە ئەمە وەکو استراتیژیکی سەربازی بێ بۆ ئەوەی بتوانێت لە ئایندەیەکی نزیکدا ئەو مەفهومەی کە وەکو ئاماژەم پێکرد بۆ ئەوەی کە نەخشەیەکی سیاسی تازەدا بڕێژێتەوە لانی کەم ئەفغانیەکان بتوانن هیوایەک لەسەر ئەو نەخشە سیاسی کە تالیبان داوایەکە بچنە پیریەوە وەکوتم هێشتانە پرۆسەکە لە ئەگەری مانەوەی ئەو ئەگەرانەدا هێشتانە مەجال زۆر ماوە ڕەنگە لە ئایندێکی مانگێکی ترکە وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد لە بیداینەکە دوا قۆناغی چکشانەوەی ئەمریکا لە سەرەتای مانگی ئەیلوولەوە دەست پێ دەکات تا ئەو کاتە تەتەوڕاتی سەربازی ڕەنگە زۆر شت دروست بکاتەوە کێ ناڵێ حکوومەتی ناوەند ئەو 350,000 سەربازەی جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕوونەوەی تالیبان بێتەوە هاوکێشەکان جۆرێک وڵاتانی ئەقلیمی دەستێوەردان زیندوو بکەنەوە ئەمانە هەموو احتیمالاتە ئێسێمە ناتوانین تەخمین بۆ ئەو داهاتوە بکەین. سوپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
بەرەوبووی کشت و کاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر! دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بەگرین دایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوتەواو بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێ. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بە خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بوو بە هەڵبژاردەی هەمیشەیی. بە دڵنیاییەوە. ئەمە قسێکی جوانە. دەتبینمەوە کاک تەلان! ئێستا لە کۆمپانیای تەلان سەرجەم کەرەستەکانی بیناسازی بە باشترین کواڵەتی و گونجاوترین نرخ بەردەست. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. ئانی شەقامی 16 مەتری سەر و پردی کۆبانێ تەنیشت ڕێوسێورانتی لۆڤان خوار بانزیخانەی هەڵگورد. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر لوقمان سەبارەت بە تورکیا باز لەوە دەکەی کە ئەمریکا پاراستنی فڕۆکەخانەی کابولی لە پایتەختی ئەفغانستان بە تورکیا سپاردووە. ئێستا تاڵیبانی دژیمانەوەی تورکیا پێ دووە تورکیا یاخود بۆچی تورکیا لەوێ دەمێنێتەوە قسە لەسەرەوە بکەینەوە دەشتوانێت بەردەوام بێ لەوێ؟ تورکیا لە چوارچێوەی ئەو هاوکاریەی کە وەکو حلفی ناتۆ لەوەیە بە خۆت دەزانی حلفی ناتۆ وەکو مەرامێکی سەربازی پرۆسەی ئەفغانستان دەبا بەڕێوە و خۆشی ئەندامێکی حلفی ناتۆی. بەڵام ئەو لە چوارچێوەی پاراستنی مەتاری کابۆل ئێستا داوای کردووە بمێنێتەوە و ئەم کۆبوونەوەی کە بایدن لە دوا کۆبوونەوەی برۆکسلدا لەگەڵ ڕەجەب تایب ئۆردوغاندا ڕێککەوتن کە تورکیا ڕازیە بەمانەوەی لە چوارچەوەی ئەو پرۆسەیە کە پێی سپێدرا بوو بەردەوام بێت لە پایتەختی ئەفغانستان لە کابول. بەڵام ئەوەندەی کە لێدوانەکانی حرەکەی تالیبان و سەرکردەکانیان و تهدیدن ئەمڕۆ قسەکەری بزودنەوەی تالیبان ئەوەی ڕاگەیان کە ئێمە ناڵین هیچ داگیرکەرێک لەسەر خاکی ئەفغانستان بێنێتەوە بە تایبەت کە ئەوەی کە پەیوەندی بە حلفی ناتۆیە. مادامێک تورکیا ئەندامی حلفی ناتۆیە و ئەو بەشداری بوونەی لەوێ لە چوارچەوەی حلفی ناتۆیە پرسیارەکەوەی ئایا تالیبان ڕێگا دەدا بە تورکیا بێنێتەوە؟ من پێم وایە زۆر مستەحیلەوە ڕێگە پێدراونیەوە ناتوانێت تووشیاوە بکات. باشە بەس ئامانجی تورکیا لەمانەوە ئێستا ئەمریکا خۆی دەکشێتەوە. ئامانجی تورکیا چیە لەمانەوە لە ئەفغانستان؟ ئامانجی تورکیا ئەوەیە کە ئەو هاوکێشەیە کە چەند مانگێک پێش ئێستا لە پرۆسەی شەڕی ئەرمینیا و ئەزەربەیجان و لە پرۆسەی ئەو سەربازی کە دەیەوێت لە دەرەوەی سنوورەکانی خۆی هەریەک لە لیبیا، هەریەک لە کوردستانی خۆمان و هەریەک لە سووریا و هەریەک تەنانەت هێزی سەربازیشی لە وەکو پرۆسەیەک ئەوێ دووبارەی بکاتەوە کە لە ئەوەی کە لە کۆمەڵێک وڵاتی ئەفریقیە لە سۆمال لە بیرمان نەچێ ئەو ڕۆڵێکی ڕەنگە هێمنکەرەوەی هەبوو بێت لە سۆمال و ناوخۆی سۆمال ڕەنگە ئەو جۆرە لە تەرحیبەی بۆ جێشی ئەمریکی لەوێ کراوە. تورکیا دەیەوێت هەمان پرۆسەی سۆمال دووبارە بکاتەوە لە ئەفغانستان. بەڵام من پێم وایە تەبیعەتی
ئەفغانیەکان ئەوە قبول ناکەن و مادامێک تورکیا وەکوتم لە چوارچەوەی حلفی ناتۆدا تعریف کراوە لەوێ من بە ئەگەرێکی زۆر دووری دەزانم بمێنێتەوە لێ و ڕەنگە ڕێگە پێدراون مادامێک لە چوارچەوەی هاوکێشەکان بۆ مەرامێکە کە ئەمریکیەکان سوودەوە بگرن. باشە بەس سەبارەت بە ڕۆڵی قەتەر پێشتر ئەو توێژەکانی تاڵیبان و بڵێن ئەمریکا لە دەوحە لە پایتەختی قەتەر بەڕێوەچوو ئەو ڕۆڵی قەتەر بۆ چ ڕۆڵێکی هەیە ئەو لەو پرۆسێکی ئێستا لە ئەفغانستانیش بەڕێوەچێ؟ قەتەر ئەگەر ناوی بنین قەتەر ئەو وڵاتی کە لە ڕووی جوغرافیا وڵاتێکی زۆر بچووک ڕاستە لە ڕووی اقتصادەوە ئیمکانیەتێکی مادی و ئەوەی کە دەستی دەکەوێت لە نەتیجەی غاز و نەوتی غازیدا بەڵام زیاتر لە توانای ئەوەی کەوەکو دەوڵەتێک کە مقدەری قەومی پێ دەڵێن بتوانێت اقتصاد بەهێزە ڕاستە بەڵام لە ڕووی سەربازیەوە ئەوە نییە و لە ڕووی ئەوەی کە بتوانێت لە هاوکێشەی سیاسی نێودەوڵەتیدا ئێستا ڕۆڵێک دەبینێ بەڵام ئەمە بەوازحی ئەم ڕۆڵە پێی بەخشراوە ئەم ڕۆڵە پێ دراوە ئەویش ئەوەی کە ئەمریکا لە ناوچەکەدا هەر لە دوای زیاتر لە دوای بەهاری عەرەبیەوە ڕۆڵی قەتەر دەرکەوتووە. ئەگەر تعریفێک بۆ ڕۆڵی قەتەر بکەین لە پرۆسەی بەهاری عەرەبیدا ئەتوانین لە 1995 امتیازی سەرکەوتنی بەهاری عەرەبی بەو تێکشکانی کە ڕوویدا ڕۆڵی قەتەر بوو لە ڕێگەی کەناڵی جەزیرەوە. بۆیە ئەو هاوکێشەیە کە ئەمریکا قەتەر وەکو ئامانجێک بەکاری دێنێ بتوانێت ئەو مەرامی کە دەیەوێت بۆ تەفکیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم پرۆژەیە وەکو ئاماژەم پێک لە ساڵی 1970 دەست پێ کردووە ئێستا قەتەر تەبەنای ئەو پرۆژەیە دەکاوە جۆرێک لە جۆرەکان گۆڕانکاریەکانی ناوچەکە دەگەڕێتەوە ئەوەی کە ڕۆڵی قەتەر بۆ ئەمریکا دەبینێت. بە هەمان حاڵەت لە پرۆسەی ئەفغانستانجا ئەو هاوکێشەیە تەنیا وڵاتێک بتوانێت قەتەر ئەویش داڵدەی تالیبان بدا و بێتە پایتەختی کۆبوونەوەکانی سیاسی لەوە هەموو وەفدەکانی و بزوتنەوەکەی لە هەموو مەقڕاتی و هەموو کۆبوونەوەکانی و لە نەتیجەی توێژی 2 ساڵی ڕابردوو لە قەتەر لە نێوان ئەمریکیەکاندا ئەزیزم ئەمە لە خۆڕان نەهات ئەمە لە پڕێکە ڕاست ئەمریکا بڕیاریدا بکشێتەوە ئەم توێژە 2 ساڵە مەودای هەیە بەڵام لە ئیدارەی جۆ بایدندا ئەوەندەی زیاتر تەفێت کرا. باشە بەس سەبارەت بە ئەوەی کەوتمان ئێستا زوتنەوەی تاڵیبان دەستی بەستە ناوچێکی زۆر داگرتوێتەوە بەس هۆکاری بێزبوونەوەی تاڵیبان هۆکارەکانی چیە کە پێشتر هیچ ناوچەیەکی ئەو تۆی بەرەستەوە چکرد لە ناوچە سەر سنووریەکانی لەگەڵ پاکستان هۆکارەکەی چی ئێستاوا بەهێز بۆ تۆ تەنها سەرۆکی ئەمریکا باسی لەوە کردبوو کە تاڵیبان لە 20 ساڵ لەمەوبەر زۆر بەهێزترە. تالیبان بۆ خۆت دەزانی وەکو لە ڕووی سەربازیەوە ئەوان توانایەکی ئەوەی کە لە مستەڵەحی سەربازیە پێ دەڵێن شەڕی ئەوەی کە چەکداری پارتیزانی لە دوای تێکشکانی ساڵی 2001 بەدواوە پەنایان بردەبەرەوە حاڵەتەوە ئەوەشێکێکە لە پرۆسە سەربازە سەرکەوتوەکان بۆ ئەوەی کە چەکدار لە شوێنێک زەبر بۆ شوێنەوە 20 ساڵە توانویان ئەمریکا سنجافێکی مادی و عسکەری و بەزڕەنگی خەڵک بڵێت چۆنیانی ئەو توانە سەربازی کەمەی تاڵیبان توانێتی بەرگێ و چەکە قورسانەی ئەمریکا تا بازەکە چەکی قەڵەکراویش لە ئەفغانستان بەکارهاتووە. ئەمە گەڕێتەوە بۆ تەبیعەتی ئەفغانیەکان خۆیان و تەبیعەتی ئەوەیە وەکو ئاماژەم پێدا لە سەرتاوە ئەفغانیەکان دژی داگیرکارین و لە مێژوودا 3 جار بریتانیەکان وەکو ئاماژەم پێدا نەیانتوانی و پرۆسەیە بەسەر کەوتوی سەربرن 3 جار محاولەی بریتانیا بە شکست کۆتایی دێت. محاولەی ئەفغانستان سۆڤێتەکان بە تێکشکاوی لە ئەفغانستان دەردەچن و ئەمریکاش ئەوە لە نەتیجەی 20 ساڵدا نەیتوانی ئەو پرۆسەیە لە ڕووی سەربازیەوە کۆنتترۆلکە بەردەوام سنجافێکی مادی عسکەری بۆیە بیرکردنەوەی گۆڕانکاریەکانی سیاسی دەولی وای کرد کە ئەمە وەکو داوێک بۆ وڵاتانی هەرێک لە سین و هەرێک لە رووسیا بێتە ئاراوە. سوپاس دەکەم کاک دکتۆر ئیبراهیم بگەڕێن و لای بەڕێز داوای لێبوردن دەکەن دیارە پەیوەندیمان لەگەڵ بەڕێزت نەمابوو. سەبارەت بە مەسەلەی لەگەڵ دکتۆر لێرە باسی هۆکارەکانمان کرد سەبارەت بە پاشەکشەی ئەمریکا بەس دەمەوێت سەرنجی بەڕێزت بزان سەبارەت بە کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و کاریگەری سەرسەر عێراقی ژوهارێمیش بکەین بڵێن دوایەوە هەنگاوی تر ئەمریکا هەنگاوی تر لە ناوچەکە دەنێت. بەڕاستی پێم وایە ئەمریکا ئێستا ئەمریکا کردی لە ئەفغانستان لە ساڵی 2011 لە عێراقا کردی دوای ئەوەی کە هێزە شەڕکەرەکانی لە عێراقا کشاندەوە
ئەلبەت دوای 2014 کە داعش هاتین جاگەڕایەوە لەو مدەیە لە 2011 بۆ 2014 عێراقیەکانیش بە هەمان شێوە بەڕاستی تووشی گرفت بوون تووشەوە بوون کە ئەو کاتە مالکی هێرشێکی توندی لەسەر سونەکان و تاریق هاشمی و ڕافع عیساوی و سونەکانی تقریبا لە عەمەلی سیاسی کردە دەرەوە لە عێراق دووبارە با بڵێن بەڵێ دەکشێنەوە بەڵام چونکە وڵاتی خوان دەبێت ڕۆژێک دێ بکشێنەوە و یاساش دەرچوو کە نابێت بیانەکانی عێراق بمێنەوە بۆیە ئێستا لە دانوستاندان ئەمریکا لەگەڵ هێز عێراقیەکان لە دانوستانان کە چوون لە عێراق بکشێنەوە واتە ڕۆژێک گێمانش دەکشێنەوە و وەکو ئەفغانستان لە عێراقیشان نامێنن بەڵام ئەوەی کە ئەفغانستان کشایەوە 20 ساڵ چارەکە زەدەیەک بەسە بۆیەکەوە ئەوان لە وڵاتێکا بن بۆیەکەوە نەتوان ئەو ئامانجەی کە بەدیان هێناوە بەدی بێنن بۆیە لە مدەی 20 ساڵ ئەوەی کە ویستوانە بەدیان هێناوە دوای 20 ساڵەکە هیچ دایی ناکەوان بمێنەوە لە ئەفغانستانەوە ئەم ئیدارەی تازەی ئەمریکەکان ئیدارەیە کە بەڕاستی جیاواز ئیدارەکانی پێشووترە و ئەمان لە کاتە بژاردەکانی شەپەیمانەدا کە هێزەکانیان لە عێراق و لە ئەفغانستانیش بکشێنەوە بۆیە ئەمە خواستێکی ناو خۆی ئەمریکا خۆشێکی نەک بڵێن هەر لە سەراسی اقلیم و لە سەراسی نێودەوڵەتی بەڵکو خواستێکی ناوخۆی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە هێزەکانیان بکشێنەوە بەڵام بە استراتیجێکی نێوە لەوە چێ بێنەوە وەکو وتم لە 2015 لە عێراق کشان و 2004 عێراق خۆیان داوایان کە ئەمریکا بگرێتەوە بۆ ئەوەی داعش نابێت بۆیە دوور نییە دوای ململانەیەکی قوڵی ئەفغانەکان ئەوانەی کە هاوپەیمان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دیسانەوە داوا بکەنەوە کە ئەمریکا بێنەوە لە تالیبان زانەوە باڵێ بەس وەکو ئەوە کاریگەری نابێت لەسەر پێگەی ئەمریکا زۆر جار ئێستا باز دەورەکەی ئەمریکیەکان هیەوە نین پشتیان پێ ببەسترێ بۆ هەتا لە ئەفغانستان باز دەوەکێک کە گەورەترین بنکەی سەربازیان چۆڵ کردووە حکوومەتی ئەفغانستان خۆی حکوومەتی ئەفغانستانی ئاگادار کردووە کە بەیانی ڕۆشتون ئاگادار نەبوون ینی بەیانی هەستاون و ڕۆشتون ئەمە بۆ عێراقیش پێ دوایە دووبارە ببێتەوە بە تایبەتی ئەوانەی کە پشتیان بە ئەمریکا بەسووە لە عێراق ئەگەر بەست ئەوە بێت کە ئایا ئەمریکا بە خەمی هاوپەیمانەکانێکی لە ناوچەکە بێگومان نەخێن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەنە خەمی ئەمریەت و پرسی ناوخۆی خۆیەتی ئەوەندە وڵات ئەمریکیەکانی لەلا گرنگە ئەوەنە استراتیجێتی خۆی لا گرنگە ئەوەندەی دەیەوێت ئەوەی کە پلانی بۆراونا ئەوەنە خەمی هاوپەیمانەکانی خۆی نییە واتە ئەو بە جۆرێک مامەڵە دەکات کە هەموو شتەکانی ئەولەوێتی بۆ وڵاتەکەی خۆی بۆ سیاسەتی خۆی ئەدەجی خۆیەتی تر هاوپەیمانەکانی چیان بەسەر دێت و لە بەیانێکە هەڵەسن ئەمریکانەوە بیان پارێزێت و ئەوانش ڕاکەن بۆ دەوڵەتانی دراوسێ و ڕاکەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چێکن بەڕاستی ئەمە بەردەوام وا بووە بەردەوام کاتێکیش لە سەردەمانی زووە کە بریتانیەکان هاتوونەتە ئەو ناوچەیە و ئەمریکا لە چۆن شوێنەکە هات بوون لە فەڕەنسیەکان کاتێککە گەڕاونەتەوە ئەو ئەوانەی کە هاوپەیمانی ئەوان بوون یا گەڕاونەتەوە فەڕەنسا لە گەڕانە سەرانی ئەوان یا ئەوەتان لە ناوخوا بە دەردێک ڕۆشتون کە بینیمان لە مێژواشیان بەسەراتوە بۆیە دوور نییە لە عێراقیشە دوای مدەی ئەوەی بە بڕیاری پەرلەمان لە ساڵ 2019 بۆ 20 کە بڕیار دەرا کە ئەبێ ئەمریکا بۆ 2020 عەفوەن کە ئەمریکیەکان لە عێراق و هاوپەیمانەکانی عێراق بکشێنەوە دوای ئەوەی کە لە قاسم سولەیمانی ئەوان درا ئەتر ئەمە بەڕاستی لە دانوستانان ئێستا بگەڕنەوە بواتە گەڕانەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وەکو هێزی شەڕکە لە عێراقا وەکو وانەکە ئەمە شتێکی دەبێت ببێت بەڵام ئەوان بە بەشدۆری پرانێک دەگەڕێنەوە کە دەگەڕێنەوە لەوە چێ 4 ساڵی تری پێ بچێت لەوە چێ بە 2 ساڵی تری پێشە نازانم یعنی بە ئەو بەرنامەیە کە ئێستا لە گفتوگۆدان یەکلای نەبووتەوە وە دەتوانم بڵێم وجودی ئەمریکا لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست وجودی ئەمریکا لە وڵاتانی کە هەن بە تایبەتی کە ئێستا لە عێراقا وجودی هەیە وجودێکی سەربازی لە عێراقا نامێنێ بەڵام وەکو کاری دیپلۆماسی خوان ڕانگاند و لە ئەفغانستان دەمێنن لە عێراق دەمێنن بنکەی دیپلۆماسیان دەمێن و لەگەڵ طالبانیش حتا ئیتفاقی وایان کردووە کە نەتەکانی وان پارێزراوە بێت هێرشان نەکەنە سەر حتا بازەوە ئەکرێت پەیمانە لە ئەفغان لە طالبان وەرگرتووە کە هەجوم نەکەنە سەر پایتەختی وڵاتەکە و ئەو ناوچانەی کە بە چوادە پایتەختەوە بۆیە ئەمانە بە شێوازێکی دیپلۆماسی لە ناوچەی ئەفغانستان دەمێنەوە بەڵام وەکو هێزی شەڕکەر و پارێزگای لەو خەڵکە بکەن و بۆ شێوازەی کە طالبان بەدەرنێنەوە ناوچانە ئەوە نەماوەتەوە ئەوە بەسەر چوو لە سیوەکی هێشتا هیچ هێزێکی شەڕکەری ئەمریکی لەو ناوچانەیە کە برارە لەسەردا و اتفاقیان لەسەر کردووە نامێنێت لە ئەفغانستان و دەگەڕێتەوە بەڵکو زۆربەشی گەڕاونەتەوە باشە بەس کاکی تۆر وەکو چ پەیامێکی تێدایە نیکشانەوەی ئەمریکا بۆ هێزە عێراقیەکان هەتا بۆ کوردیش هیچ پەیوەستە بە بارودۆخی عێراقەوە یاخود ئێستا چۆن ئامادەکاریەک بکرێ ئەگەر بۆ 10 ساڵی تریش
ئەمریکا لێرە بچێتەوە سوالەکە دووبارەکەیتەوە کات حەکیم دووبارەکەیتەوە چۆن بڵین کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان چ پەیامێکی تێدایە بۆ لایەنە عێراقیەکان هەتا بۆ کوردیش و دەبێت چی بکرێت؟ پەیامێکی گرنگە بۆ کورد بۆ عێراق بۆ لایەنە عێراقیەکان ئەوانەی کە هاوپەیمانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکان کە بارودۆخی ناوخۆ و ئارامی ناوچەکە لەسەر خۆیان بینا بکەن. ئێستا ئەمریکا لە ناوچە لە عێراقا بە جۆرێکە کە توانیوەتی جۆرێک لە پێکەوەی لە ناو هێزە سیاسەکانی عێراقا مستەوگەر بکات و مەرهەم بێنێت و بەتایبەتی دوایەکە لە داعشی تێکشکاندووە و قسەیەکی بەسەر عێراقەکانەوە. بۆیە خۆیان بۆ ڕۆژە ئامادە بکەن کە ئەمریکا لە عێراقانەیە کە ئەمریکا لە کوردستانانێ وەکو هێزی شەڕکەر وەکو لە لایەنێکە بتوانێت کاریگەری ئەو عملی سیاسی بکە لە عێراقایە. وە ئەمانە تا کۆتایی لێرە نین. ئێستا وەکو ئاماژەم پێ کرد ئەمریکا کابوونی لە عێراقا هەبوو توانیوەتی هێزە عێراقیەکان کەمتر یەکتر بکوژن، بەڵام ئەمریکیەکان لێرە نەما با زۆرتر یەکتر نەکوژن، بتوان بگەن ئیتیفاقی، بتوان بگەونە ڕێککەوتنی بۆ ئیدارەدانی ئەم وڵاتە، بتوان ئەو مؤسساتانەی کە هەیە و پێویستەکان لە دەوڵەتێکی باشە وجودی هەبێ و دامەزراوە تەشریعیە تەنفیزیە قەزائیە کۆمەلگای مەدەنیە ڕاگەاندێکی ئازاد و سەربەخۆیە لە وڵاتە وجودی هەبێت. نابێمە وا مامەڵە بکەین کە بە وجودی ئەمریکا توان ئەمە شەڕەکان کەمترەکەن و بەنەمانی ئەمریکا شەڕەکانمان زیاتر دەبێت. وە لە کۆتایی یادەگەنەوە دەرەنجامی فعلەن وجودی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هێزا هاوپەیمانەکانی لە ناو عێراق و هەرێمی کوردستانە دەبێ وا سوودی لێ وەربگیرێ وەکو خۆناغی ڕاگوزەری ناردێک تاکو ئەبەد وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە کوردستان و عێراقا بمێنێت بۆ هێزە سیاسیەکان و پاڵپشتیان بکە. بۆ بێمان بەلەوەی ئەگەر هێزە دەرەکیەکان پشتگیری و دەزانن دەکەن لە ناوخۆی عێراقدان بەڕاستی ئەوانە جۆرە مامەڵەیەکی تر دەکەن لەگەڵ هاوڵاتیاندا لەگەڵ ئەو بارودۆخە گەندەڵی کەمتر دەبێت، ناشەفافی باشتر دەبێت، لەبەرەوە شەفافی باشتر دەبێت، ناشەفافی کەمتر دەبێتەوە. لەبەرەوە ئەمانە پێویستەکە ئێمە بە جۆرە سێریکەین کە ڕەهەندێکی دەرەکی هەیە. ئەم ڕەهەندە دەرەکیە لە خۆناغێکە ئیسفادەی لێ بکەن و خۆناغێکی ترە لە نەبوونیشیە زەرەر لە پێکاتەکان نەدا. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر ئیبراهیم، زۆر سوپاس. کاک دکتۆر لوقمان زۆر بە کورتی تۆش پێ دوازار ئەمریکا لە عێراقیش دەکشێتەوە، زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم. ڕەنگە کۆناغی داهاتووی ئەمریکا لە عێراق پەیوەست بێ بەو بارودۆخەوە کە ئەوەی کە دەگوزارێت، یعنی ناتوانین ئێستا، بەڵام ئەمریکا مانەوەی لە عێراقدا هاوتایە لەگەڵ ئەو بارودۆخی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەگوزارێت. و ڕەنگە جۆرێک لە جۆرەکان کشانەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تهدیدن سووریا و عێراق پەیوەست بێ بەو گۆڕانکاریانەی کە لە تەحەدای ئەمریکا لە سینا ڕوودەدات و ئەم ئامادەکاریە کە لە ئەفغانستانە ئەمریکا کردوێتی تەنیا بەشێکە لەوەی کە ئامادەکاریە بۆ ئایندا چۆن بتوانێت ڕووهەڕەشەیە بۆ سەر ئەمریکا. بەڵێ لە ڕووی ئابووری و هەڕەشێکی گەورەیە بۆ بازاری. سپاسان دەکەم. سپاس بۆ دکتۆر لوقمان حەکیم مامۆستای زانکۆ لە سودی سەرکێر و دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ. سپاس بۆ بینێرانی ڕێز، سپاس باوکاران خواتەمەوە.